زانین بای 20,000 بۆمە هەڵەپەڕەیاننا دەوای دەردەکەم جوانێت تاوس بەخوا 30,000 ماوە گەنجێک ئەگرێت ئەڵێ بایی 25,000 بۆم هەڵپەڕە. ئازیزانم تۆ سەی ئەم قیمەی بێ ئەخلاقیەکە دوو لە ڕووی جەنابتان، سەی ئەم بێ ئەرزشیەکە، دەیەها کامێرە تەسویریەکە، دەیەها گەنج و خەڵک سەیری ئەم گەنجاکات، ئەڵێ بایی 25,000 بۆم هەڵپەڕە. ئەم گەنجە دووسێ دەقە بەس سەما و ڕەقسی بۆکات بۆی هەڵەپەڕێت. لە کۆتاییە پێڵێت تۆ بایی 23,000 بۆ من هەڵپەڕیویت، 2,000 ماوە، دەی ئەم دەقەیە ئەم گەنجە دەقەیەترش هەڵەپەڕێت. ئەمە سوکردنی مرۆڤایەتی نییە توخوا ئەمە سوکردنی هەموو ڕێبازی کەلەپوری کوردەواری